ئەبنە پشکنەر لە بەڕێوەبەرایەتیەکانی دەستەبەری کۆمەڵایەتی لە پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان و قەزاکان. دەستەبەری کۆمەڵایەتی ئەرکێشی گرنگ، قورس، مرۆڤ دۆستانەیە. ئێوە وا ئەکەن کە کرێکاران لە ئایندەیان دوای تەواوکردنی ساڵانی خزمەت و تەمەن خانەنشین ببن. ئێوە وا ئەکەن کە گەنجەکانمان خواستیان هەبێ لەسەرەوەی کە لە کەرتی تایبەت کار بکەن، کە بەداخەوە لە ڕابردووە بەهۆی ئەوەی کە بابەتی دەستەبەری کۆمەڵایەتی وەک پێویست نەبووە، ئەویش دیارە کۆمەڵێک هۆکاری هەبووە، هۆکارەکان پەیوەندی بە قەیرانی دارایی و ئابووریەوە هەبووە، بە کەمی ستافەوە بووە، بە کەمی پشکنەرەوە هەبووە، بە کەمی پێداویستیەکانتانەوە بووە.